لە ماوەی پێشوە بێتاقەتی چوون هێنامەوە بە ئەمانە واز دەبن بێن. هاوڵاتیەک لە هەڵەبجە چەندین ساڵ لەمەوبەر خانوویەک لە حکوومەت دەکڕێت، بەڵام ئێستا حکوومەت داوای گەڕانەوەی خانووەکەی لێ دەکات. چوومەتە ماڵی خاتوشیرین باز لە کێشە و گرفتەکانی دەکات لەگەڵ تەندروستی هەڵەبجە کە پێیان ڕاگەیاندووە ئەو خانووی ئێستا تایەتی چۆڵی بکات. ئەویش دەڵێت پێشتر لە حکوومەتی کڕیوە و بە 14,000 دیناری سویسری خەمڵێنراوە. ڕێژەیەکی زۆر نووسراوی نیشانداین و پێیوتین حکوومەت ستەمی لێ دەکات و خانووەکە مافی خۆیەتی. وتیشی 45 ساڵە وەک پەرستار لە ناحیی سیروان و هەڵەبجە خزمەت دەکات. ئەمانە ئێستا نازانم بە چ قانونی داوا لە خانوو لە منەکەن. یەک بەڵگە بێنن ماڵی ئەوانە من ئامادەیم تایە بیان دەمێ. حەزەکەی تۆ جەنابیش و وەکو نوێنەرێک من حەزەکەم ئەم ئێستا یەک بەڵگەم بۆ بێنن ئەمە یەک. دووەمیش لوزرەیە تەرخانکەن. خەسەخانەکان فەشەلی هێناوە ناتوانن یەک بنکەی بچکۆلە بکەنەوە ماوەڵتەبێ دانێن دوو مناڵ ئیسفادەی لێ بکە. ئێمە چوینە دەسەرەوە ئەبوو خرێبەکە لەو سەرە خەسخانێکمان بنکێکمان کردوێتەوە زۆر دووری شارە. داواکاری ئەوەی ئەم خەسەخانە دوو دۆنم عەرزە بۆچی ناچن ئیشیان لەگەڵا بکەن بۆچی ئەنووسێن بە منەوە. من ماڵی خۆمە چونکە من کە وەختێ وەرم گرتووە پێیان وتم وتی ئەمە بە 14,000 دینار خەمڵاندویانە پارەکەی ئەدەی منیش وتم ناتوانم وتیان باشە لەسەر معاشەکە لە ساهشتی معاشەکەم بڕاوە. ئەوە تا بەڵگەکەم پێ لە بەغای هێناومەتەوە بەڵگەکە هیچم نەمابوو توچم لە بەغای هێنامەوە نە تەسکەرەمان بوو نە جنسێمان بوو نە هیچمان بە پێیپەتی ڕاماکە بە پێیپەتیاتینەوە. کێشەی ئەم هاوڵاتیەم گەیاندە بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجە. دکتۆر ئازاد مستەفا ڕایگەیاند ئەوان دەسەڵاتی پێدانی مڵک و خانوویان بە هیچ کەسێک نییە. وەزارەتی تەندروستی و خودی وەزیر دەتوانن بڕیار لەسەرەوە بدەن و ئەگەر ئەوان ڕەزامەند بوونەوە ئێمەش پیرۆزباییمان لەسەرە. شیرینخان یەکێکە لە دڵسۆزەکانی شاری هەڵەبجە ماوەیەکی زۆر خزمەتی کردی تەندروستی کردووە. ئێستا ئەگەر وەزارەتی تەندروستی ئەو خانووی بداتێ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە هیچ لاریەکی نییە و پیرۆزباییشی لێ دەکات. وەکو لەم بۆ جەنابەت و بۆ بینەرانیش پێدان و پێنەدانی خانوو و مڵکی تەندروستی لە دەسەڵاتی وەزارەتی تەندروستی و خودی بەڕێز وەزیری تەندروستیدا بە هیچ جۆرێک لە دەسەڵاتی بەڕێوەبەری گشتیدا نییە. خاتوشیرین دەڵێت نزیک بە نیو سەدەیە لە بواری تەندروستیدا خزمەت دەکەم و ئەو خانووی لە ناو چوارچەوەی مەڵبەندێکی تەندروستیدایە کڕیومە. دەژڵێت پۆلیس پێیان ڕاگەیاندوم خانووەکە چۆڵ بکەم. بۆ بڕاردانی کۆتاییش لەسەر دۆسیەکەی هاوڵاتیە داوا دەکات حکوومەت و وەزارەتی تەندروستی لیژنەیەک بۆ چارەسەرکردنی کێشەکەی لەگەڵ تەندروستی هەڵەبجە دروست بکرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحیی سیروان.